وەکتو ئاماژت پێکەنەوە و 4 ساڵ دوێنێ تێپەڕیەوە بەسەر یەکەمین دراوی عێراقیدا. ئەمڕۆ لەم سلایدەدا هەوڵ دەدەین باز لەوە بکەین کە ئایا مێژوەکەی کەی بووە، چۆن ئەم دراوە چاپ کراوە، کە یەکەمین دراوی عێراقی لە کۆندا لەلایەن بانکی ناوەندی عێراقیەوە کە دروست کراوە دابەش کراوە لەگەڵ فلزدا کە 1 دینار هاوکات بووە لەگەڵ 1000 فلزدا. بەڵام دواتر بۆی هەڵاوسانی ئەو ڕێژە زۆری کە لە بازاردا بۆ بڕیار بووە کە فلس و هەروەها دراوی کانزایی چیتر کاریان پێ نەکرێت. جا ئەگەر باسێک لە مێژوەکەی ئەم دراوە بکەین، باز لەوە دەکرێت کە کاتێک عێراق لە ژێر فەرمانڕەوایی عوسمانیەکاندا بووە، ئەو دراوەی کە کاریان پێکردو و مامەڵەیان پێوە کردو ڕۆژانە لیرەی تورکی بوو، هەروەها چەندین دراوی تری ئەوروپی مامەڵەی پێوە کراوە. لە دوای هاتنی بەریتانیەکان، داگیرکاری بەریتانیەکان بۆ عێراق، ئەو دراوەی کە هێنایە کایەوە دراوی ڕوپی کانزایی هندی بوو کە لە ساڵی 1940دا دەرچووە، کە ئەمە وێنەی پاشای بەریتانی جۆرجی پێنجەمی لەسەر بوو تاکە دراو بۆ کە لەو کاتەدا مامەڵەی پێوە کراوە. لە دوای کشانەوەی هێزەکانی بەریتانیا لە عێراق، ئەم دراوە ئەم گۆڕا بۆ دینار کە شوێنگرەوەی ڕوپێ بوو کە 1 دینار هاوکات بوو لەگەڵ 11 ڕوپیەی ئەو کاتەدا. بۆیە لە دوای ئەمەوە وردە وردە لە بەپێی تێپەڕبوونی مێژوو لە دوای دروستبوونی شانشینی عێراق لە ساڵی 1930دا بڕیاردرا کە ئەنجومەنێک پێک بهێنرێت تەنها تایبەت بێت بە دروستکردن و چاپکردنی دراو. بۆیە بەپێی مادەی 44 ساڵی 1930 بڕیاردرا کە ئەم دراوە ناوی دینار بێت، هەروەها هاوکات بێت و هاوتا بێت بەهاکەی بە پاوەنی بەریتانی، واتە 1 دینار بەرامبەر بە 1 پاوەنی بەریتانی بێت. سەرجەم ئەم دراوانە بەهاکانیان و بە هەموو جۆرێک و بە هەموو بەهای دراوەکانیەوە با بڵین لە نزمەوە تاوەکو بەرزترین بڕی ئەمپارەی ڕسمی پاشاکانی لەسەر بوو، هەتا شۆڕشی 4 تەمموزی ساڵی 1958 بڕیاردرا دووبارە ئەم دراوە چاپ بکرێتەوە، بەڵام ئەم جارە گۆڕانکاری زیاتری بەسەردا بێت. چۆن؟ بەو شێوەی کە ئەم وێنەی ئەم پاشایانە کە لەسەر ئەم دراوانە هەبوو بگۆڕێت بۆ سەرجەم هێماکانی و نیشانەکانی کۆماری عێراقی، هەروەها لە بری ئەوەی هاوتاب کرێ بەهاکەی بە پاوەنی بەریتانی هاوتاب کرێ بە دۆلاری ئەمریکی. جا لە دوای جەنگی کەندا و ئەو ئابڵوقا دارایی و ئابووری کە بەسەر عێراقدا سەپێنرا بوو، ئەمە کاریگەری بە تایبەتی بە زۆری لەسەر دراوی عێراقی هەبووە. چۆنی ئەگەر باز لەوە بکەین، وای کرده بوو کە عێراق نەتوانێت چیتر ئەو دراوە سویسری کە پێمانە و دراوی سویسری لە سویسرا بەرهەم دەهێنرا، ئەم دراوە چیتر نەتوانرێت لە سویسرا بەرهەم بێنرێ. بۆی عێراق بڕیاری ئەوەیدا کە ئەم چاپکردنی دراوە لە سویسرا چیتر چاپی نەکات، لە برۆی نەدەتوانی لە برێ و ئاپڵۆقەدارایی زۆرەی بەسەریدا سەپێنرا بوو، بڕیاریا بوو کە بێنێتەوە عێراق و لە خۆی لە عێراق چاپی بکات. جا عێراق خاوەنی چاپخانەیەکی زۆر باش و کوالیتی بەرز نەبووە و چاپخانەکانی کۆن بوون، بۆیە ئەو دراوەی کە بەرهەمی دێنا کە دەیخستە بازارەوە کوالیتی زۆر باش نەبوو. ئەمە ژوای دەکرد کە ئەمە بتوانێت ساختەکاریەکی زۆر لە دراوی عێراقیدا بکرێت و بخرێتە بازارەوە. بێگومان کە دۆلاریش کە با بڵێم دیناری عێراقیش ببورن ئەگەر زۆر ساختەکاری تێدا بکرێ هەر دراوێکیش بێ کە دەخرێتە بازارەوە، ئەمە بەهاکەی دادەبەزێرێ. دیناری عێراقیش بە هەمان شێوە لەو کاتەدا بەهاکەی زۆر دابەزی بوو، تەنانەت بەرامبەر بە 1 دۆلاری ئەمریکی 3000 دیناری عێراقی بۆمە لە ساڵانی 1995دا. بۆیە حکوومەتی عێراقی ئەو کاتە بڕیاریدا کە گۆڕانکاری بکە لەوەدا، بۆی ئەوەی کە نرخەکەی دۆلاری ببورن دیناری عێراقی دابەزی بۆ بڕیاریدا کە گۆڕانکاری بکە لەمەدا بۆ ئەوی بتوانێت بەهاکەی بەرز بکاتەوە. چی کرد؟ چ ڕوشێنێکی گرتە بەر پارەی سەی 250 زیاد کرد بۆ نرخەکانی و اینجا خستێ بازارەوە. ئەمە لە ساڵانی 1995دا کە ئەمەی لە عێراق و لە چین چاپ دەکرد. دواتر لە ساڵی 2002دا دراوی 10,000 دیناری خستە بازارەوە کە ڕسمی ئەو کاتی سەرۆکی عێراق سەدام حسێنی لەسەر بوو. ئەمانە کاری پێتەکرا لە مێژوودا تا ساڵەکانی 2003 ئەو کاتەی کە هێزەکانی هاوپەیمانان بە سەرکردایەتی بە سەرۆکایەتی ئەمریکا هاتنە عێراق و بڕیاراندا جارێکی دیکە دراوی عێراقی بە جۆرێکی تر بە شێوازێکی باشتر و بەبێ ئەوەی بتوانرێت ساختەکاری تێدا بکرێت بخرێتە بازارەوە. لە
15 تشرینی دووەمی 2004 ئەم دراوە بۆ یەکەمین جار خرایە بازارەوە لەسەر 8 ئاست کە تا ئێستا کاری پێدەگرێت جگە لە پەنجایی 7 ئاستەکەی تری کە تا ئێستا هەمومان کاری پێدەکەین. بەڵێ کۆسار ئەمە ئەم بابەتانە بوو کە لەسەر دراو من ئامادەم کردبوو. جا لەسەر هەمان بابەت ئێمە میوان یەکمان هەیە لەسەر ئەم بابەتە گفتوکەی زیاتری لەسەر دەکەی بزانین مێژوەکەی بە وردی و بە دیتێڵی زیاتر بزانین لای میوانەکان چه زانیاریەکەمە بدەێت بۆ ئەمە بەستە میوانداری ئومێد ئەنوەر بەڕێوەبەری مۆزەخانەی ئەرشیفی پەروەردیمان کردو کە لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک ئومێد سڵاو لێبێ بەیانیت باش. ئەگەر گوێبیستی ئەم بابەتەی من بووی کە باسمان کرد پێمان بڵێ چ تێبینیەکت هەبوو لەسەر ئەم بابەتەی کە من ئامادەم کردبوو. سڵاو بەیانی باش وڵات پێشەکیەکە تێندە دەوڵەمەند بوویتی بۆ من نێشتەوە. زۆر سپاس. دەستان خۆش. سپاس بۆ تۆ. بابەتێکی گرینگە بابەتی دراو هێندەی بابەتێکی سیاسیە، هێندە بابەتێکی ئابووری نییە، هێندە بابەتێکی مێژوویە، هێندە بابەتێکی ئابووری نییە. بۆیە بە سوپاسەوە ئەمڕۆ لەم تەورە تایبەتە بەیەکەوە دەدوێن و بینەرانیش دەمان بینێن. بەڵێ. بەڵێ. کاک ئومێد هاوکارم سانا ئەتوانم بڵم بە وردی باسی لە مێژوو و لە دروستبوون و لەو گۆڕانکاریانە کرد کە لە دراوی عێراقیە لە دروستبوونیەوە تاکو ئێستا کە هەبووە باسی لێوە کرد. ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم 94 ساڵ لەمەوە پێش کە ئەم دراوە چاپەکرێ یاخود دراوی یەکەم دراوی عێراقی بڵاو ئەکرێ و دوێنش ئێوە بەڕێستان پێشانگایەکتان نمایش کرد یاخود کردەوە لەسەر ئەم دراوانە. گرنگی خودی دراو لە چییە؟ یعنی چۆن ئەتوانرێ ئەم دراوانە بپارێزرێ و گرنگیەکەی لە چیایە پاراستنی ئەم دراوانە؟ بەڵێ دیارە ئێمە وەک موزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر هەموو ئەو مێزانەی کە یاخود ئەو یادەوەریانەی مامۆستایان کە پارێزراوە لای ئێمە هی قوتابیانیش بێگومان هەوڵمانداوە سوود لە یەکەی کەلوپەلەکان وەربگرین. بینیمان بەشێکی زۆر لە دراوە کۆنەکانی عێراق لە ناو مێزی یادەوەری مامۆستایان هەڵگیراوە و پارێزراوە. ساڵوەگەڕی 94 ساڵەی لە چاپدانی دراوی عێراقیش نزیک بوو کە 2 نیسان بوو. بۆیە بڕیارمەدا نمایشێکی تایبەت یان پیشانگەیەکی تایبەت بەو دراوانە بکەینەوە. دیارە گرنگی دراو لەوە نییە هەر ئێمە کە مامەڵەی پێدەکەین و کڕین و فرۆشتنی پێ ئەنجام دەدەین. دراو بەشێکە لە مێژووی هەر میلەتێک و هەر قۆناغێکی جیاواز. بۆیە دەبینین هەژمۆنی سیاسی وا دەکات کە لە سەردەمێک بۆ سەردەمێکی تر دراوێکی تایبەت بێتە ئاراو لە چاپ بدرێ و باس و چیرۆکی ئەو سەردەممان بۆ بجێڕێتەوە. لە پێش 1930 دیارە عێراق ئەو کاتە لەژێر فەرمانڕەوایی بەریتانیا بووە، بەڵام ئەو پارەیە کە بەکاری هێناوە پارەیەکی هیندی بووە. زۆر جار پرسی ئەوە دەکرێت بۆچی پارەیەکی بەریتانی نەبووە، ئینگلیزی نەبووە. دیارە ئەو هێزەی کە لە عێراق بووینە هێزێکی بەریتانی بووە، بەڵام خەڵکەکان یاخود ئەفسەر و سەربازەکان هیندی بوون، بۆیە ڕووپێی هیندی و عانەی هیندی بەکار هاتووە. و پێش ئەوەش بۆ ماوەی 14 سەدا نزیکەی 14 سەدا لیرەی تورکی و پارەی تورکی کە سەردەمی عوسمانی بووە بەکار هاتووە. بۆیە دەبینین هەژمۆنی سیاسی وا دەکات کە پارەی نوێ و دراوی نوێ لە سەردەمێک بۆ سەردەمێکتر دەربچێت. ساڵی 1930 وەک ئەو مێژوەی کە ئێمە لە لامانە لە موزەخانە و ئەرشیف پەروەردەی هەولێر و پارێزراوە بە دڵخۆشیەوە لێژنەیەک دروست دەبێت بە ناوی لێژنەی سەرفی عێراقی. ئەم لێژنەیە خەمی ئەوە دەبێت یان هەوڵی ئەوە دەدات کە پارەیەکی تایبەت هەبێ بە دەوڵەتی عێراق لەو سەردەمە کە تازە نوێ بووە. لێژنەکە هەوڵی خۆی زۆر دەدات بۆ ئەوەی پارەیەکی نوێ هەبێت و موافقەی لەسەر دەکرێت. دیارە لەو سەردەمە لێژنەیەکی تایبەت لە بەریتانیاوە دێت، سەرپەرشتی چەند کۆبوونەوەیەک دەکرێت بۆ ئەوەی ئەم دراوە بێتە ئاراو و بۆ یەکەم جار لە 2 نیسانی 1930 عێراق دراوێکی خۆی دەبێت. بەڵێ باسی ئەومان بۆ بکەیت کاگومێت کە پێوەرەکانی دیزانی دراو چۆن بۆ چۆن هەڵی دەستەنگێنیت چەند جار گۆڕانکاریان بەسەرداتۆ جگە لەوانی کە من باسم کرد ئایا پێوەرەکانی چی بوون؟ دیارە عێراقیش هەوڵی داوە لەو سەردەما لە 1930 وەکو هەر وڵاتانی تری دەوروبەر و وڵاتانی تری جیهانی دراوەکان لەسەر ئاستی جیهان بێت
دیارە لە سەردەما پێوەرەکان وا بووینە کە وێنەی پادشا یاخود وێنەی مەلیک یان سەرکردەیەکی دیار یا هەر ڕەمزێکی تر کە لەو سەردەمە باو بۆ بیخەنە سەردراوەکان بۆ یەکەم دراوی عراقی کە دوێنێ ئێمە نمایشیشمان کرد وێنەی مەلیک فەیسەڵی یەکەمی لەسەر بووە کە مەلیکی عێراق بووە پادشای عێراق بووە دوا بە دوای ئەوە هەر قۆناغێک وەکو گوتمان بابەتی مێژووی خۆی دەسەپێنێ و دێتە پێشەوە بۆیە دەبینین دراوە عێراقیەکان وەکو هەر وڵاتێکی تر هەندێک جار دارخورما و هەندێک جار خەنجەری کوردی و هەندێک جار بە زمانی عەرەبی و هەندێک جاریش کە لەو دوایە 50,000 دەرچوو زمانی کوردیش بەکار هاتووە ئەمانە هەموو پێمان دەڵێن کە ئیتفاقیاتی سیاسی و هەژمونە سیاسیەکە و مێژوو و چێ براوەیە و چێ سەرکەوتووە لەو سەردەما ئەوان وا دەکەن کە لۆگۆ و یاخود پێوەری دراوەکان دیاری بکەن باش کاک ئومێد ئەگەر پێمان بڵێ وەکو ئەوەی کە جەنابەت هەم خاوەنددارێتی مۆزەخانەوە هەمیش چەندین ساڵە لەم بوارەیە کارەکەیت وە پاراستنی ئەم دراوانە تشە لە ئەستۆ گرتووە ئەرشیفکردنی ئەم دراوانە یعنی توان بڵین بۆچی باشە گرنگیەکەی لە چیایە ئەرشیفکردنی ئەم دراوانە کە تۆ ئەم هەموو دراوت کۆ کردوێتەوە و ئەم مێژووت هێناوەتەوە بیر ئێمێ خەیتۆ گرنگیەکەی لە چیایە؟ سوپاس دیارە دراوەکان هی مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێرە هەرگوێی من نییە ئەوانە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە مامۆستایانی جاران بە دڵسۆزانە هەوڵیان داوە بە تایبەت مامۆستای بابەتی کۆمەڵایەتی بابەتی مێژوو هەوڵیان داوە دراو وەکو هۆکارێکی فێرکردن بەکاربهێنن واتە لە کاتی وانەوتنەوە ئەگەر مامۆستا بێت باسی سەردەمی عەبدولکەریم قاسم بکە دراوەکانی هێناوە پیشانی داون بۆ قوتابیان بۆ ئەوەی وەکو هۆکارێکی فێرکردن قوتابیان سوودی لێوە بگرن جگە لەمە دەتوانین ئێمە وەکو مۆزەخانەیەکی پەروەردەیی ڕۆژانە و هەفتانە قوتابیان و خوێندکاران و با بڵێن میوانانی بیانی سەردانمان دەکەن ئەم دراوانە مێژوومان بۆ دەجێڕێتەوە چونکە وەک باسمان کرد هەر دراوێک چیرۆکێکی بەدواوەیە هەر دراوێک باسی قۆناغێکی ئێوە لە مۆزەخانەکە ئەم چیرۆکانتان نووسیوەتەوە لەگەڵ دراوەکانە کاک ئومێد ئەم چیرۆکانتان هەیە لەگەڵ دراوەکان بەڵێ بێگومان بۆ نمونە مەسەلەن دەبینین دراوی سەردەمی عەبدولکەریم قاسم جگەلەوەی ئارمێکی تایبەتی هەیە کە لە شێوەی ئەستێرەیەک دەچێت یاخود ڕۆژێک دەچێت بەڵام خەنجەرێکی کوردیشی بەتەکەوە هەیە واتە لەو سەردەمە ئیتفاقێکی سیاسی هەبووە کە کورد و عەرەب بەیەکەوە برابن و مێژوەکە دەزانین هەمومان کورد و عەرەب بەیەکەوە برابووینە بۆ ماوەی 3 ساڵ و تاوەکو یەک تێگەیشتن و ئیتفاقێکە هەڵدەوەشێتەوە بۆیە ئەم مێژوانە ئێمە کە دەینووسینەوە کە بە قوتابیان و میوانانی پیشان دەدەین بۆ ئەوەیە کە مێژوو وەک خۆی باس بکەینەوە بۆ ئەوەیە کە مێژوومان لە فەوتان بپارێزین و وەدراو بکەین بە بەڵگەیەک بۆ جێڕانەوە مێژوویەکانمان بڵێ باشە کاگومێت باست لە مێژوو کرد لەنەوە 4 ساڵی ڕابردوودا کام قۆناغ بەهێزترین و لاواازترین قۆناغی دراوی عێراقی بووە بڵێ بێگومان من وەکو شارەزایەکی ئابوورینە وەکو کەسێکی مێژووی لە مۆزەخانەی پەروەردەی باسی ئەوە دەکەم دیارە کە بۆ یەکەم جار بەڵێ بۆ یەکەم جار دراو لە عێراق چاپ دەدرێ وەک ئەوەی کە ئێمە لە مێژوو وەرمان گرتووە سەرەتا نزیکەی $4.5 زیاتر دەبێت نرخی دینارێکی عێراقی لە سەردەمی پاشایەتی بەرامبەر بە دۆلار ئەگەر ئێمە حسابی بۆ بکەین اینجا لە هەمان شێوە ئەو دراوە لە بەرزبوونەوە دەبێت تاوەکو دەگاتە قۆناغی جمهوری عێراق لە دوای کودەتاکە عەبدولکەریم قاسم دەگاتە قۆناغی جمهوری با بڵێن کۆماری لەو کاتە دراو تۆزێک دادەبەزێ بەهۆی پشێوی و بار و ئاڵۆز و چی تاوەکو ساڵی 1970 لە 1970 بەهۆی پرۆسەی ئاشتی با بڵێن ڕێکەوتنامە 11 ئازار عێراق بۆ ماوەی 4 ساڵ ئەو کاتە سەرکردایەتی کورد و با بڵێن عێراق پێک دێن بۆ ماوەی 4 ساڵ ئاشتی وا دەکات دیناری سویسری وەک لە پێشەچی باستان کرد پێشەچی بەرنامەکە دیناری سویسری دووبارە قەفزەیەکی تر دەهاوێت و زۆر بەرز دەبێتەوە ئەو کاتە دەگاتە نزیکەی $3.5 واتە بەهای دیناری عێراقی بەرامبەر $3.5 ئەمریکی دەبێت ئەمە بەردەوام دەبێت تاوەکو ساڵی 1970 کە شەڕی عێراق و ئێران دەست پێ دەکات لەو کاتەوە دیناری عێراقی ڕوو لە نزمی دەکات و تاوەکو ئەمڕۆ بەردەوام کاک ئومێد
جەنابەت وەکەوەی کە هەم شارەزاییت هەیە لەو مێژووە و هەمیش بەڕێوەبەری ئەو مۆزەخانەیت و پێشتریش باسە کرد کە ئێوە لەگەڵ هەر دراوێکە چیرۆک و مێژوەکەشت باسەکەن و گرنگەکەی کە ئەم دراوە لە چیا بۆ و مێژوەکی بۆ چێگەڕێتەوە لە هەندێک وڵاتان ئەوەی کە جگەل لە بڵین نرخی دراوەکە جگەل لە قوتی دراوەکە باز لە شانازی وڵاتان ئەوەیە باز لە کوالێتی دروستکردنی دراوەکە شکرە بە نموناگەر دۆلاری ئوسترالی بێنینەوە ئاڵەیە کە بە هیچ شێوەیەک نادڕێت تەڕ نابێ و تێک ناچێت. دراوی عێراقی توانیوێتی ینی لە مێژووی دروستبوونی تا ئێستا مەسەلەن ئەو کوالێتیانە بەکاربێنێ بۆ پاراستنی خودی دراوەکە خودی ئەو کاغەزی کە لی دروستەکرێ یا ئەو مادەی کە لی دروستەکرێ. پرسیارێکی زۆر جوانە جگە لەو دراوەی کە پێمان دەگوت دراوی سویسری تا ئێستا هیچ دراوێکی کاغەزی با بڵێن ئەگەر پرسیارەکە با بڵێن بە دەقیقی بڵین دراوی کاغەزیمان لەوەی کە سویسری هەبوو لە کۆتایی هەفتا و سەرەتای هەشتاکان چاپکرا هیچ دراوێک هێندەی ئەو باش نەبووە. ئەوانەی تر هەم ئەوەی کە ئێستا بەردەستە و هەم ئەوەی کۆن نەخێر کوالیتیان بۆ شێوەیە باش نەبووە پتر هەوڵ دراوە ڕەمزەکان یاخود ئەو وێنانەی کە لەسەری بووە گرنگی پێ بدەن ئەگەرنا لە ڕووی کوالیتیەوە تەنانەت تەنها دراوی سویسری باش بووە دراوێکی چاک بووە و زۆر خۆی گرتووە ماوەتەوە ئەوانەی تر نەخێر کوالیتیان بۆ شێوەیە نەبووە تەنانەت وەک دەبینین ئەو دراوی ئێستا کە لە 2004ەوە چاپکراوە ئێستا حاڵی زۆر خراپە بەڕاستی بەتایبەت ئەوانەی کە 1250 و 500 فی ئەو فیانە حاڵیان زۆر خراپە بەدەست خەڵکەوە وەک دەبینین ڕۆژانە خەڵک گلەیی هەیە لە مامەڵەکردن و لە یەکتری وەری ناگرین بۆیە دەبینین دراوی سویسری بە پلەی یەکەم دێت لەو دراوانەی کە لە عێراقدا چاپکراوە لە ڕووی کوالیتیەوە. بەڵێ باشە کاگومێت بابینە سەر باسی مۆزەخانەکە لەکەیدا کراوەتەوە و بۆمان باسکی بزین ئاکردنەوەی ئەم مۆزەخانە بیرۆکەی کێ بووە؟ مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر لە 19 سێی 2014 واتە 11 ساڵ پێشی ئێستا دەرگای واڵا کردوێتەوە بە ڕووی میوانانی بەر لەوەی مۆزەخانە بێت بریتی بووە لە یەکەم باڵەخانەی یەکەم قوتابخانە لە شاری هەولێر بە ناوی ئەربیل ئولا کە دیارە ساڵی 1926 بە لە سەردەمی مەلەکی ئەم مۆزەخانەیە دێتە کردنەوە. اینجا دوای 80 ساڵ قوتابخانەکە بەردەوام دەبێت پاشان بۆ ماوەیەک چۆڵ دەکرێت چونکە دەکەوێتە چەقی بازاڕی شاری هەولێر و قوتابی کەم دەبێت بۆیە نووسەرێکی لە شاری هەولێر و مامۆستایەکی شاری هەولێر مامۆستا ئیسماعیل بەرزنجی داوا دەکات لە حکوومەتی هەرێم لەو سەردەما کە قوتابخانەکە بگۆڕێت بۆ مۆزەخانەی پەروەردەیی بێگومان مۆزەخانە زۆرن لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام مۆزەخانەیەک تایبەت بێ بە بواری پەروەردە و فێرکردن تاکە مۆزەخانە بووە لە کاتی خۆی کە کراوەتەوە و ئێستاش نزیکەی 11 ساڵە خزمەت بەو بوارە دەکات و مێژووی پەروەردەیی 100 ساڵی ڕابردوومان لە بوارە کۆکراوەتەوە لە مۆزەخانەکە و بە خۆشحاڵیەوە ڕۆژانە میوانان دەیبینن. بەڵێ کاک ئومێت لە مادام هاتینە سەر باسی مۆزەخانە با تۆزێک لە دراوەکە بینە دەرەوە باسی مۆزەخانە بکەین. ئەم هەمومان نەزانین کە گرنگی مۆزەخانە گرنگیەکی تایبەتی هەیە هەم مۆزەخانەکان زۆریشن جۆریان زۆرە. پەیوەندیتان لەگەڵ مۆزەخانەکانە بەگشتی ینی هەوڵتان نەیەوە ئەم مۆزەخانەی کە لە هەولێرە هەیە لەقێکی لە سلێمانی هەبێ لە شارەکانی تر هەبێ بۆ ئەوەی بتوانن ئەو زانیاریانەی کە لای ئێوە هەیە خود ئەو مێژووی کە لای ئێوە هەیە لە شارەکانی تریشا دای بنن ڕەنگە بۆ خوێندکارێک بۆ تەلەبەیەک قورس بێت لە سلێمانیەوە بێتە هەولێر یا لە دووهۆکەوە بێتە هەولێر بۆ ئەم مۆزەخانەیە بەڵام ئەگەر ئێوە لێرە بن کار ئاسانی تر بێ بۆیان. سوپاس خەمێکی قوڵت بیرهێنامەوە من 4 ساڵ پێشی ئێستا کە بوومە بەڕێوەبەری ئەو مۆزەخانەیە یەکەم پرۆژە و یەکەم ئیشم ئەوە بوو کە لە هەر سێ شاری ئەو کاتە سلێمانیش نەبوو بۆ پارێزگا لە هەر سێ شاری هەرێمی کوردستان مۆزەخانەی پەروەردەیی هەبێت بۆیە داواکاریەکمان پێشکەشی وەزارەتی پەروەردە کرد لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێرەوە و هەوڵمانداوە نەک هەر لە پارێزگاکان بەڵکو لە شار و شارۆکەکانیش بۆ نمونە ئێمە کەلار ئولامان هەیە عەقرە ئولامان هەیە کۆیە ئولامان هەیە کە من خۆم سەردانم کردوون مێژوویان زۆر دێرینە و دەتوانم بڵێم گەوهرێکی زۆر پارێزراوە لە سجلی مامۆستایان و قوتابیان و بەڕاستی حیفە ئەو مێژووە جوانە بفەوتێت. ئێمە پرۆژەیەکی نیشتیمانیمان هەیە وەک مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر کە ئەو مێژووی پەروەردەیە وەکو جەنابەت فەرمووت
ڕەنگە قوتابخانەیەک لە سلێمانی نتوانن بێنە هەولێر بەڵام لە سلێمانی خۆشبەختانە ئێستا لە سلێمانی هەمانە بەڵام نازانم کار و چالاکیەکانیان بۆ شێوەیە نیە ڕێزسڵاوم بۆیان هەیە بەڕێوەبەرەکەیان ڕەفیقمانە بەڵام ڕەنگە نەیانتوانی تا ئێستا بکەونە سەرپێی خۆیان و وەکو پێویست گرنگیان پێ نەدرابێ هەوڵ دراوە لە کۆیە قوتابخانەی کۆیە ئولا بە هەمان شێوە موزەخانەی پەروەردەیی بکرێتەوە و هەوڵێکەیە لە ئاکرێ بە هەمان شێوە و لە دهۆکیش بە هەمان شێوە خۆزیە حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە زیاتر گرنگی بەو بابەتەدا بە چونکە پرۆژەیەکی نیشتیمانی گەورەیە و مێژووی پەروەردەییمان مێژوویەکی گەورەی هەیە بەڕاستی چونکە ئێمە بیرمان نەچێ لە سەدەی ڕابردوو کورد پتر بە پێشمەرگەیەکی ئازا و گیانفیدا ناسێنراوە بەڵام کورد قەڵەم بەدەستێکی گەورەش بووە بەڵێ ئاخربەرە ئەو مێژوە جوانەی پەروەردە و فێرکردن بخوێنەوە چ قەڵەم بەدەستێکی وەکو کورد ئازا و دلێر هەبووە کە بەشداری کردووە لە مەسلەی دروستکردنی پرۆگرام و لە بابەتە پەروەردەیەکان لە حکوومەتێک لە دوای یەکانی عێراق و لە هەرێمی کوردستاندا بەڵێ بەڵێ کاک ئومێد بنکە باسی ئەو پرسیارم کرد هەرچەند وەکو جەنابی شدوتت کە برینێکی کۆنی جەنابتە ئەزانین کە هەیە و ئەشزانین کە کار و چالاکیان هەیە بەڵام ڕەنگە وەکو پێویست نەبێ یاخود لە ڕاگەاندنەکانەوە بەو شێوەیە باز نەکرا جا باسێکی تر بکەم تۆزێک دوورتە خەمەوە لە بابەتی مۆزەخانەکەی خۆشتان و بابەتی دراو ماوەی 10 ساڵە بەنیازن لە شاری هەولێر گەورەترین مۆزەخانە دروست بکرێ بەڵام کارەکانی وەستاوە هیچ زانیاریەکە هەیە لەسەر ئەو مۆزەخانەیە نیشتیمانیە بەڵێ ئەو مۆزەخانە نیشتیمانیە خەونێکە لە خەونەکانی ئەو کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و خەونی هەموو باڵێن هاوڵاتیانی هەرێمی کوردستانە چونکە تۆ دەچی هەر وڵاتێک مۆزەخانەی نیشتیمانی پێشوازی لێ دەکات بەر لە هەموو شتێک ئەو مۆزەخانە نیشتیمانیە گوزارشت لە نەژاد و ڕابردوو و شۆڕش و هەموو شتە گەورەکانی ئەو نەتەوەیە دەکات بەڵێ من ئاگاداریم کار و پرۆژەکانی ڕەنگە وەستابن یاخود جێبەجێ نەکرابن بەهۆی ئەو بارەدارایی کە ئێستا هەیە و ئەو کێشانێک کە لەگەڵ فیدرال هەیە بەڵام بە هیواین لە حکوومەتی نوێی کوردستان بە هەوڵی هەموو لایەک بتوانرێ ئەو مۆزەخانە گەورەیە ئەو خەونە گەورەیەی کورد بێتە دی و بتوانین هەمومان خزمەتی بکەین بتوانین هەمومان لە خزمەت ئەو خەونە گەورە بین بۆ ئەوەی کە میوانێک هات لە هەر وڵاتێک لە وڵاتەکان بتوانین لە ڕێی مۆزەخانەی نیشتیمانیەوە کوردی پێ بناسێنین شۆڕشی کورد و هەموو مێژوە جوانەکەی کوردی پێ بناسێنین دەستخۆش کاک ئومێد سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەوی کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانەبووی سپاس بۆ ئەو زانیارە بە سوودانی کە بە ئێمە گەیاند